بەڵێ بینەران وەسا دیارێک و ڕێبوار یا هەڵگورنا ئامادەیە جارەکە دەچنە جەم ڕێبوار کاکە بەردەوامە بین گەرمیەکەین واتە لە خۆکاندی ناکشێنەوەکەوەی کە باسەکرێن ناخی من لەسەر بناغی پرۆژەی خۆم کاندید کردووە خۆ بۆ پۆستی ئەمیندارەتی خۆم کاندید نەکردووە لە بەشی خۆم ناڕازیم لە ناو میلەتەکەم قەدریسی ئەمیندارم لێگرن ناو کۆمەڵگایە من پرۆژەیەکم هەیە پێم وایە ڕزگاری یەکگرتوو ئیسلامیەکان و گەورەبوونیان لە داهاتوو لەوەیە لەو پێناوەشە ئەو پرۆژەیە بەردەوامە ئیسلامیەکان لە شوێنی خۆیانن ئەبێ بۆ قۆناغی داهاتوو خۆ کاندیدکردنەکە و دوای کاندیدکردنەکەش درێژەدان بە خەباتەکە بەردەوام بێت تا وایە کە ئەوانەی لە دوای ئێوەش درێژە پێدەری ئەو پرۆژێ بوو ئەوە لە خۆیان پرسن بەس ئەمە ڕوتێکە دەستی پێ کردووە خۆکاندیدکردنی من بۆ گۆڕانکاری ئەڵلقەیەکە ئەمە ڕوتێکە درێژەیە بێ ئەتوێت چی گۆڕانکاریەک بکەیت لە ئەمەوێ من یەکگرتوو بقرێتە قۆناغێکی انتقالی مەسەلە داعاوی و دینی و وەعزیەکان جا بکرێتەوە حیزبێک لەسەر ئەساسێکی تازە و هاوڵاتیانە دابمەزرێ اختصاصی بێ لە هەموو لاوە بۆی لە دوا ڕۆژە ئیسلامیەکان 5 جار لەوەی ئێستا هەن گەورەتر بن حیزبی دموکراتی ئیسلامی نیشتیمانی جێگای خەڵکی جۆراجۆری تا بێتەوە پرۆژەی نیشتیمانی و سیاسی ئەو حیزب ئیسلامی کە ئێستا هەیە بەو شێوە نین نەخێر بەو شێوە نین و ئەگەر خۆیان نەگۆڕن ئەیان گۆڕن ئیتر چۆن نەگۆڕێن بێگومان وەستانی شەر گۆڕانە لەسەر بابەتی یەکگرتنەوەی حیزبە ئیسلامیەکان ئێوە قسەتان پێویستە هەمویان هەڵوەشێن ئەم فۆرمایان دواکەوتووە بەسەر چووە لە کەرەسەی هەمویان حیزبێکی پاشخان ئیسلامی دیموکراتی نوێ دابمەزرێنی تەیارێکی ڕوحی ئەخلاقیش نە ئەم فۆرمانە ئەم فۆرمانەی هەرسێ حیزبە ئیسلامیەکە مێژوو تێیپەڕانەوە دەستان خۆش بێ بەڵێ شوان